سڵاوتان لێبێت لە ئێوارەیەکی دیکەدا هاتوومەتەوە بۆلاتان. ڕەمەزانی گوندەکان لە گوندی گردەنازێن. گوندی گردەنازێ دەکەوێتە سنووری قەزای سید سادقەوە. لێرە هاوسنورن لەگەڵ گوندەکانی قاینەیجە و مەستەکان و گوندی قەوەفەری و دانیشتوانی ئەم گوندە زیاتر بە کشتتوکاڵکردنەوە خەریکن. لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا ئەرکیان زیاتر دەبێت و کاری زیاتر دەکەن. ئەمڕۆ من هاتووم بۆ لایەن بۆ ئەوی باسوخواستکەین لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا و بەگشتی لە نێو گوندی گردەنازەیە چیاگوزارێ. گوندی گردەنازەیە یەکێکە لەو گوندانی کە زۆر گەورەیە و وەک نیمچە ناحەیەکی لێ هاتووە. ژماری دانیشتوانەکەی زیاد لە 1300 کەس دەبن و گەنجەکانیان زۆربەی لە نێو گوندەکاندان سەرقاڵی کارکردنن و هەندێکیشان دەچنە سید سادق بۆ کارکردن و دەگەڕێنەوە نێو گوندەکانیان هەر ئەمە ژوای کردووە ژماری دانیشتوان لە نێو گوندی گردەنازەیە زیاتر بێت. خزمەتگوزاریان هەیە و ئەوەی کە زۆر گرنگ بێت قوتابخانە و مزگەوت بنکەی تەندروستیان هەیە. بەڵام تاوەکو ئێستا ئاویان نییە، ئاوی خواردنەوەی ماڵانیان نییە. زۆربەی ماڵەکان لێرە لە ناو خۆیانە بیریان هەیە، ئەوانشی کە بیریان نیە ئەو ماڵانی کە بیریان هەیە ئەوێن بۆ ماڵانی کە ئاوی خواردنەوە یاخود بیریان نییە. لێرە شتێکی زۆر زۆر جوان هەیە، شتێکی زۆر تایبەت هەیە کە چەندین بنەماڵە یاخود چەندین عشیرەت لە نێو ئەم گوندەیە نزیکی دە عشرەت لە نێو گوندەکەی ئاژین، بەڵام پەیوەندێکی بەهێزی کۆمەڵایەتیان هەیە کە وەکوەیە کە هەمویان یەک خێزان بن و یەک عشیرەتیش بن. لەگەڵ ئەوەشدا لە نێو ئەم گوندەیە خێزان هەیە کە عەرەبن لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوونەتە ئێرە، بەڵام ئەوەنە گوندی گردەنازیان بەدڵ بووە لە ناو گوندەکەیە ماونەتەوە و ئیتر ئێرە بووە بە نیشتیمانی ئەوانیش و لێرە ئەوانش سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵ و کشتتوکاڵکردنن. لەگەڵ ما بن و گوندی گردەنازێ ببینن. جا لێرە شوانێکی لێ منەمەوێ بچم بۆ لای بزانم چیەکەن و چۆن ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە گوندی گردەنازێ بەسەرەبن. سڵاو لێبێت مانوو نەبیت وەرە بۆ ئێرە بۆلام چۆنێ؟ زۆر سپاس باستان وەڵا لەخوا بەزی باسی گردەنازێ وەڵا سپاس بۆ خوا خۆشە ئەی دەنگ و باسی ڕەمەزان وەڵا لەخوا بەزیاوی مناڵ باشن شکر حەمد و سەنا بۆ خواگیان سپاس بۆ خوا لەکەی هاتوویتە دەرەوە؟ وەڵای لە سەعات 9 سعات 9 وەڵا ئێستا شوانیش بۆ خۆی خەوێت تا سعات 9 ئەرە وەڵا جاران یان شوان سعات بۆنەی ڕەمەزان و سێ و چوارە ببێت وەڵا بۆنەی ڕەمەزان و بۆنی ڕەمەزان ئەرە وەڵا تریان بی بۆ کوێمانە وەڵای هەر بەناو ئاواییە و ئیتر هەر بەوانە زیاترتر و باخۆشتانە ژێ جاجار باخماندنی حیوانیتی یەکەین باشە بۆ ناو باخیشانە ئەرە وەڵا باخی خەڵکە ئەرە وەڵا کویانوتوانە ئەرە وەڵا خۆیان توانە ئاژەڵەکان زیاتر لە نینی ناو گوندەکەن یاخود هی گوندەکانی کەس ژەهێنن تۆ بیان لەوەڕێن نەوەڵاری گوندەکەی خۆمانە هی خۆمانە حیوانی خۆمانەی خەڵک نییە خۆتان ئەرە وەڵا هەر خۆت بەتەنهای ئەرە وەڵا ڕۆژانێکە کە ڕەمەزان نەبووچیتانە بر لەگەڵ خۆتانە نانی شوان زۆر خۆش وەڵی هێلکە و جاری وابوو مریشک و ئیتر چایەکەەوە لەو دەشتار چایتان لێنە بەڵێ لە دەست چایتان ئەرە وەڵا ئەوانەتانە بر لەگەڵ خۆتان ناگە ڕەمەزان نەبوو ئەرە وەڵا ئێستا پارشێوەکەن اینجا دواییە نەدەر ئەرە وەڵایتە پاشۆکە نوێژەکەی نەخوێنەوە تا دەوری نوێت لە نوۆ هەتا ئێوارە ئەوتان بەلایوە شوانیکردن بە ڕەمەزان ناقرس نییە بەرە وەڵا بەستر ئیسش کاتەکەی سپاس بخوا خۆشە هاتون لەگەڵ ئەرە وەڵا دەنگ و باسی گەنجەکانی گردەنازی خەریکی چی وەڵی خەریکی کرێکاری و بازێکیان لە خارجن لە دەروی وڵات و ئیتر بازێکیش خەریکی کرێکاریە ئێرە زیاتر خەریکی چین مەژغوڵی وەڵی باخە و زەرعاتە و حیوانداریە و ئیتر ئەوەیە زیاتر باختان هەیە زەرعاتەکە ئەرەوە زەرعات و باخیش ئەوتان چۆنە ئاوی ئێرە باشە وەڵی سپاس بەخوا خراپ نییە سپاس بەخوا خراپ نییە چەند مزگەوتی لێ وەڵا دوو دوانی لێە هەردووکیشان تەراویح و نوێژەکانی لێکرد سپاس بەخوا ئەرە وەڵا باسی ڕەمەزان وەڵا سپاس بەخوا خۆش
سپاس بۆخوا بە قوربان زۆر. مزگەوت بوون وانە کاتی نوێژی نیوەڕۆ بوو ماڵەکاتی نوێژینەوەڕە بوو دەنگ و باسی گردەنازێ وەکوچی وەکو ڕەمەزان وەکو پەیوەندی کۆمەڵایەتی کورە هەر دەنگ و باسێکی گردەنازێ وڵاگرە نازی ئەلحەمدولیلا دیەکی پێکاتینە کۆمەڵێ تیرە بڵین عشرەت بڵین کورە پێکاتە ئەلحەمدولیلا دیەکی خراپ نیە و دیەکی تەباییە و لە ناحی ڕەمەزان و ئەلحەمدولیلا نوێژ و جەماعەتمان باشە و لە مزگەوت گشتمان تەباین و ئێجا بە نیسبەت چیتر بۆ بڵێن چەند تیرەی لێ ئێرە باسی عشرەت و تیرە تیرەی زۆرتایە خۆی لە ئەسڵا پێکاتەکان زیاتر هارونیە بەرازی تایە خەویلەی تایە ڕۆغزایی تایە ئیتر پێکاتی تریشی تایە ئەنواعی عشرەتی تایە چۆنە ئاوا ئەو هەموو عشرەتە لێرە کۆ بۆ تۆ هەنێ جێگایە بۆ نمونە بەس یەک جۆر عشرەتی لێ یەک چۆن برە باڵی لێ ئەم ئاوایە کاتی خۆی پیاوێک ئەم دێ ئاوەدان کردوەوە پێڵەن کەریمی ئەوڵا کەریمی ئەوڵا بەتیرە بەرازیە پیاوێکی تەبایی بۆ پیاوێک بۆ لەگەڵ هەموو جۆرە خزمەکانە پێکاتی هاتووە لەگەڵ هەموو جۆرە خزمەکانە ڕاهاتووە ئیتر بە حکمی ئەوەی کە پیاوێکی نەرمونیان بووە هەموو تیرەکان لە چواردەوری کۆبوونەتەوە ئیتر بەو هۆیەوە خەڵ لێرە گشتی بە پێکاتی هەموو تیرەکان پێکات و لێرە ڕاهاتون بەیەکۆ سەباسییان لەوە کریان و لێرە خەڵکی لێ ئاواری عەرەبە عنی لە جنوبەوە هاتۆ زۆر ئاسایش لێرە ئەژی وەکو کەسێکی گوندە ئەرە وەڵڵاهی ماجوعی عەرەبمان لەلا هەیە ئەوەندە ڕاهاتوون لەگەڵمانە وەکو ئەوەیە ئەسڵەن لە بیلادە خەڵکی ماوەیە فێری کوردیستان نەکرد بوون کەم اینجا ئیتر خەڵکشمان زۆر ئافرەتی عەرەبی مارە کردەوە لەم گوندەی گوندەی ئێمە ئارەوەڵە ئێستا حال ئەو ماڵانی کە لێرە هیتر لەم لاولاو هاوردیانە نا لەم لاولاو هێنە فێری عەرەبی نەبوون ئێمە خۆمان هەر لە بیلا عەرەبیە زانێ ئێمە لەبەر بەنسبەت ئەم جیلەی ئێمەمانان و وەکوون لە تایمی منە ئێمە عەرەبیمان فولە بۆیش ئەچن لەوێ ژنێنن خۆخوا نەخواسە خۆت نەوێنە لا وەڵام من ئەسڵان دنکێکە بێ حەزەکەم یەکەشم لە کۆڵ بێتەوە نەخوانەکەی شەڵە وەڵام مەڵا حەزەکەم لە کۆڵ بێتەوە من درێژ بی شەڵا مامەگیان بە قوربانە بم بە قوربانە بم پاس. جوانەوە چێکە لێ سڵاو لێبێ باشی دەنگ و باس سەرچاوەکەم یخوا باسی گردەنازێ دەنگ و باسی ڕەمەزان سپاس بۆخوای گەورە ڕەمەزانێکی خۆشە و کەش و هەوایەکی خۆشە و جەنابشتان بەخێر بە سەرچاو زۆر سپاس ئەم کڵاو مشکی جوانە ماینی گردەنازێ ینی کوێ ئەم مۆدیلی بە پێچانەوەیە ئەمە شارە زورە قوربان شارە قوربان بەڵێ تیرەهۆزی زۆری ئێرە تقریبان هەش عشرەت پێکەوە لێرە وەکو برا ئەژین سپاس بۆخوا برایەتێکی بەهێزمان هەیە پێکەوە ژیانێکی بەهێزمان هەیە هەمومان دەسە جەمعی لە ناڕەحەتی و ناخۆشیەکانە دەسە جەمعی برای پەیوەندی کۆمەڵایەتەکان هەر بەهێزە زۆر بەهێزە بە دڵنیاییوە خۆشی و ناخۆشی بەدەمیەکەوە خۆی گرنگەوەی ئینسان زیاتر لە ناخۆشیە پێکەوە دەسە جەمعی بێ خۆشیەکان ئەگەر ئامادەش نەبێ ئاسایە بەڵام لە ناڕەحەتیەکانە ئینسانە بێ لە خزمەتی خزم و دۆس و قەوم و ئەحبابی خۆیان بێ بەڵێ بە دڵنیایی و لە دێر زەمانەوە ئەم گوندە لە نزیکەی 920ەکانەوە ئاوەدانە سوپاس بەخوا هەمومان براین لە زیاد هەش عشرەت پێکەوە ئەژین ئێوارانی ڕەمەزانش ئەگەر بینیتان لە کەناڵەکان ماشەڵا دیمەنێکی جوانە و هەمومان پێکەوە برای
ناوبانگی هەیە ئەم سوب دروستکردنەتان لە نێو مزگەوت بەڵێ دەمێکە ناوبانگی هەیە و هەمومان پێکەوە ئێواران لەو مزگەوتە پیر و گەنج و مناڵ و هەمومان پێکەوە ئیفتارەکەینەوە. کەشوهۆی ئێرە چۆنە بە وەرزەکانی کەەوە ئێسەی زۆر خۆشە. وەڵام ماشەڵڵا ئێرە زیاتر بە بەغداری مەشهورە بەعام شارە زۆر ماشەڵڵا کەشوهۆیەکی خۆشی هەیە و هاوین گەرمە و زستان ساردە و بەغداری زۆرتان هەیە چیتان هەیە بەروبوو؟ زیاتر هەنارە قوربان زیاتر هەنار لێرە بەروبوومی هەنار شارە زۆر بە ناوبانگی ئێسا بۆ هەنار. هەنارەکەتان زیاترەکەنە ڕوبەناری هەر بە هەناری؟ نه هەنار ئەفرۆشتێ خەڵکەیە بە باغداری بڵێن باخەکەی ئەفرۆشیە ساڵانە یا خۆی بارێکە لە ئەلوە ساقێکات. یعنی کەمترێکن بە ڕوبە هەنار. ئەکرێ بە ڕوبەنار مەسەلا ماڵان هەیە خۆیانێکن بە ڕوبەنار بۆ خۆیان بەڵام زیاتر ئەفرۆشتێ. ڕوبەنارەکەتان ترشە شیرینە؟ وەڵام ماشەڵا مزر و خۆش و ترش. گاڵن ڕوبەنار ئەبێ ترش بێت بۆی کە بۆ برنج و مریشک و وەڵام ماشەڵا ڕوبەنارێکی خۆشە و بەدڵی جەنابتانە. بە ڕەمەزانە زیاتر حەستان لە چیە خۆن لێرە؟ وەڵی تر هەروەکو خواردن خۆتر تۆ بە ڕۆژوبی حەزی لە هەموو شتێکە. خۆت حەز لە وەڵی تر هەموو خواردنێک سپاس بەخوای گەورە ئامادەی لە هەموو شوێنێکا و حەمد و سەنا بەخوای گەورە. ئێوەش بەخێر بێن سەر چاو سەر ڕۆح زۆر سپاس پێم خۆش ئێوارەش لە خزمەتان نابووم بچووکیشتان بکەم. قوربانمە هەموویان هاتوون بۆ لامان کە ئێمە ئێوارە لەگەڵیان نابین ئێمە هەموو ماڵی خۆمان یەک ماڵە ئێمە هەمومان عەرزم کردیتمان دەسە جەمعی برای یاخوا بەخێر ڕێک بەو شێوەیە بوو کە ئێمەش بینیمان پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر بەهێزیان هەیە ینی ئەمانو لە ماڵ هێرکامیانەمین و ئەوانی ژیان و ئێمە ژین بۆ ئەو ماڵی ڕاستەکەی وەڵای ئێمە هەمومان سپاس بەخوا براین عەرزم کردی ئەم گوندەکە لە 8 پێگاتوە بە دڵنیاییەوە برای زۆر گرنگە ینی 8 تیرەی جیاوازن بیرکردنەوەیان و دوور و نزیکیان لێک بەڵام زۆر تەبان بەیەکەوە لەوانەیە جەناب گەڕابی لە سنوورەکە تاکە گوندین لە سنووری شارە زۆر هەورامان هەتا سنووری سلێمانی گوندێکە 8 پێکۆک و برابژی بەڕاستی جێگەی شانازیە ئێمەش خزمەتکار و خادمی قەومی خۆمان و غەیرە قەومە بین و بە پشتیوانی خواگیە یاخواتە من درێژ بن ئینشەڵڵا. سەبکین چۆنی؟ بەیادێکیان دەنگ و باسە؟ وەڵا باشمە باشیت؟ بەخوبان بیر دەنازێ چۆنە؟ وەڵا باش خۆشە؟ مەهرەوەڵا چەند ساڵی؟ 14 ساڵ 14 ساڵی؟ بەڵێ هەر 14 ساڵەکە لە گردەنازێ بووی؟ مەهرەوەڵا خۆشە ئێرە؟ وەڵا هاوڕێو هەیە لە ناو گردەنازێ؟ ئەراوەڵامە چەند هاوڕێوەیە؟ وەڵا زۆر مێ چەندانە؟ کامیان هاوڕێی زۆر نزیکتن؟ وەڵی ئەوەیان زۆر کوڕی چاکە؟ ناڕەوەڵا ئەویان کوڕی چاکە هاوڕێی زۆر نزیکتە؟ ناڕەوەڵا پیاوە تۆش کوڕی چاکی لە پۆلی چەنی؟ پۆلی چوارم 4 ساڵ کەوتن ئەفەری 4 ساڵ کەوتی بەخێر بیتەوە یاخوا بۆچی 4 ساڵ کەوتی تۆ وەرە لامەوە کەم ڕۆ بەرەوە سەرەوە بڵێم چی سعی ناکە یا چیە تۆ بۆم باس کە بزانم چۆن 4 ساڵ کەوتی یەخوا ماڵە ئاوا بێ ئەوسا برادر وازی نامەت ئێستا باش بووم ساعقڵ بووی بە باش بووم مەرەوەڵا ئەو خەتای ئەوان بوو کەوتیت ئەرەوەڵا قسەیان کرد لە پۆل ئەمەش قوڵیان نەکردم ئەتر ئێستا باش بووم ئێستا برادەرە و کەوتت چاکەمە مەشغوڵە ناکە ئەوە لە پۆلی حەوتایە لە پۆلی حەوتایە ئەراوەڵا تۆ لە چواری سەرەتایی ئەراوەڵا تاکی باخوا بینی خۆمان ئەراوەڵا پۆلیس هاوێکی ترش نەبووە وەڵا ژنم نایە ناڵا ژنیان ڕەفیقەکانت چیەکەن کە ێنەوە لە مەکتەب چیەکەن بەیەکەوە ئیشوشت ناکەی خۆ ماشەڵا گەورە بووی ئیشوشت ناکەیت ناوەڵا جاریش ناگەم ئیش ناکەیت ئێوە یارمەتی ماڵەوە نایەن کە ئیشی کشت و کاڵ و باختاری وشتانە کە ناڕۆن لەگەڵیان بەراوەڵا ئەراوەڵا دەنگ و باسی تۆ وەڵا باشیش کرد ئەڕۆن بۆ مزگەوت بەیەک ئەراوەڵا خۆشە ناو گردەنازێ ئەراوەڵا ئەراوەڵا خۆشە مانگی ڕەمەزان خۆشتریا ڕۆژەکانی کە وەڵا مانگی ڕەمەزان خۆشە مانگێکە و ئەو یان زمانکەی تر نییە جیاوازەوانیە ئەراوەڵا دەنگ و باسی تۆش لە مەکتەبی ئەراوەڵا نەکەوتی وەکو بەرەوەڵا ئەراوەڵا تاقەتانی بڕۆن بۆ مەکتەب ئەراوەڵا من لە پۆل 6 4 ساڵ کەوتم منیش تۆ
تو 4 ساڵ کەوتی هەر فێرن 4 ساڵ کەوت ئەراڵە ئەوە لە پۆل دەم ئەبە ێسە لە بۆی ئەراڵە قی ناکە لەش ساغ بێ گرنگەوەی لەش ساغ بێ قەیدار دەرەچی بەس نیێوازی لێ نەهێناوە ئەوە باشترە گرنگەوەیە کە هەر بەردەوامی لەس ئەراوەڵات بەردەوامینیتە هەر بەردەوامە بی ئەراوەڵا لەش ساغ بێ خۆ تا پۆلی چەنی لێ ئێرە وڵات تا پۆلی نۆ پۆلی نوێی لێ ئەگویا چن بۆ کوێ وڵاتچن بۆ قەوفەری و گامێشتە بە بۆ دوو شوێنە ئەراوەڵا تو ئیش و شت ناکەی نەوەڵا خۆتان لەم ناوەیە قاڵێ بێرەوەڵایکەم ئەیکەن ئەو کاتی کە کشت و کاڵ هەیە خۆمانەرەوەڵا چیتان هەیە کشت و کاڵ بە وەرزەکانی کەیە بە هاوین و بە باخ و کوولەکە و هەنار و ئەوانە یێرەوەڵا ناریشتان هەیە نارەکەتان خۆش وڵات تازە نامانە تازە ناوتانە وڵات دووست یارمەتی ماڵەوە یا کە نارتان نا ئەراوەڵا ئەراوەڵا لە ش ساغ سلااو لێ بمەلا مەلای وایە لە مزگەوتە والله بەمەلا مامەکەن و لە دوورەوەتیان مەلا نایبڕێ مەلا کاروان وڵای بەبوونی بانگدان و قورآن خوێندنەوەمانەوە بەرنێژۆی تر لە ش ساغ بێت سی منی مامۆسایەکترە من نیم ئێرە دوو مزگەوتی لێ بۆ ئێوان یەکتان لێرن و بەڵێ کەشتان لە لەو بدیوە بڵێ تۆ قورآانە خوێنی لێرە و بەرنێژی بەڵێ فعلەن خەڵکی زۆریان بۆ مزگەوت الحەمدولله باشتینەرە وڵا باسی ڕەمەزان ئەی چۆن ڕەمەزان سپاس بخوا زۆر خۆش سپاس بخوای گەورە کان ئاوەدانە بەڕەم الحەمدولله ڕەوەڵا سپاس بخوا کەسێک لە ڕەمەزان ئەگەر بوێت خۆی بەمانە شەحن کاتوە ئەو کەسانە ئەبێت لە ڕەمەزانە بێن بەمانە بەرگێکن بە بەریانە بۆی دوای ڕەمەزانی بەردەوام بن تان پێ کردووە کە مانگی ڕەمەزان وایە خەڵەگەیەوێتەوە ئەرەوەڵا فیعلن سپاس بخوا لە هەموو چین و توێژە ڕوەکەنە مزگەوت سپاس بخوا گەنجێکی سەوتە خۆشە کاتێکە بانگە فەرمی خەڵکی گوندەکە بڕیار بن حتممە خۆت بەلاتەوە خۆشە وەڵی سەودی خۆلا خۆش نەبێت هەمیشە سەوت خەڵک فەرمیوە وایە خەڵک تعبیرێکا و لە تعبیرکردنی خەڵکە تۆژەوە هەستە بۆ دروستێکە سەوت خۆش من هەموو جارێڵم حەزم لە سەوتی خۆم نییە کاتێکە گوێ گرمەوە لە ئیشەکانم مەڵم حەزم لە سەوتی خۆم نیە بەس ئەوانی کە بانگ بێژن عنی زیاتر دەنگی خۆیان من سرودی شمەیەوە هەر بانگ نییە هەر قورعانەیە شتی سرودەکە سرودم زۆرەگە سەیەکی ما بڵێ باش ڕەمەزان ڕەمەزان مانگی پیرۆزی قورئان ڕەمەزان ڕەمەزان مانگی پیرۆزی قورئان مانگی تەوبە و پەشیمانی لە گوناه و لە تاوان مانگی تەوبە و پەشیمانی لە گوناه و لە تاوان ئەم مانگە مانگی نورە مانگی شادی و سرورە ئەم مانگە مانگی نورە مانگی شادی و سرورە مانگی قورئان کە یاسا ڕێبازی حەق دەستورە مانگی قورئان کە یاسا ڕێبازی حەق دەستورە بەخێر بیتەوە هەر زۆریش خۆش خوا دەنگی نەڕزێ هەر زۆر سلامەتیکە ئێمە بڕیارمانە ئێستا گوێمان لێ زۆر خۆش سرودە 6 دانەمەیە شدانەوە بڵاو کردو بەڵێ بڵاو کردوونە لە کەناڵەکانش لێدرا بەڵێ ساغ بێ و تەمەند درێژ بێ ئیشەڵا ئەو دەنگت هەر بمێنێت دەستە خۆش بێ زۆر سپاس دەست خۆش. هینێکم لە باوەش کرد کاری لەیەک
ئەم نامەی هەمووی پیس کردو بۆیە ماچم نەکردم نەوەکو بۆنی ناخۆش بێ وەرە بادانیشندایە أنا وتاولا خشيت له خداوة كرم لرمضان تشوني والله سپاس بۆ خوا من باشم پەروەردگار گیان خدای هەموو ڕژێ ڕەمەزان وای حەز لێتی مانگی پیرۆزی ڕەمەزانە برا ڕۆ نەوێ ئەرێ وەڵا ڕۆژە بار ڕەمەزان لەخوا بگەڕێتە دینی ئیمان و ڕەمەزانێ من بتڵمانم و بەچکە بتڵمانم بوو تەمەنێکم بە قوربانێ من بە قوربانی تۆ بە ساقی تۆ و باسە چیەکەی ڕۆژانە والله هەنمە ماڵە شکری خواکم نوێژەکان بەکەم و ڕۆژگەکان بەگر بێ چۆنی کوڕەکان باشن پڕدا گیان تۆ باشی ئای دایک و باوکو چۆنە مناڵەکان قوربانە بم چەند خۆش هەواڵیانە ئەتانی چۆنە ئەوە باوکی نییە باوکی من و باولێ ئەو ئامۆزای باوک برا بابین تەقە ببێ قاولە بەکە تۆ پێ بکەنین لە دوای ئەو شار چی کەسم بە ساخە بدی ئەو عەزیزانی ترمە بە تاقی تۆم دایکشم خۆشکی نەنەیەتی یعنی هەم ئامۆزایشمە هەم پڕدەشمە من درێژ بە قوربانی تاقی جەڵەکەی کاکینەڵی کاگڕێبە بە قوربانی تاقی جەڵەکەی پرشێنەرە و تەختی تۆڵەکە گیان قەدای لە هەناتە بکەین ئەمە شوانێکی زۆر باشیش ئێمە یەکەم جار ڕۆشتین بۆ لای ئەو بە قوربان و وڵا فەقیر ئەشکرد چیەکەی دایەگیان ڕۆژ وڵی حەمدەستەرای خواکەم و نوێش شتەکەی بخوا بکەمەی لە حوسەکان ماڵیان نەشێ بۆ خوا بەس نییە بووکی باشەکەمێش کرد یەکیان ئەوان نان و چێشتە بۆ نەوڵا ئەوانە کرد ناڵی شەیدێن لە ماڵی خۆمە یەخوا لەشیان ساغ بێ ئیشەڵڵا قوربان بەس نییە بووکیەوە نەباشە بکەم جۆرەێکی دەیشم بۆ قوربانی ئەدیدە پوری ئام کرد ئەمە داگە ئەمەزان پوری ئەمە یەکەش نەکەی ئەوە هاوتە لەو دی دایکە بمری ناوی خالی بۆ ئەمری خوای کرد ئەی ئێستا ئەم بوکانی ترێکە لەگەڵتان چی؟ بەجیاشن ئەمە بەجیاشن خواردنە بۆ دروستەکەن لە ماڵی ئەوار ڕەمەتانەوە نانێڵە ئارکەمەوە یاخوا ماڵیانە شێ لێ ماڵی ئێوە لێ ماڵی هەموو بتوڵمانانە منمونیان تا قیامەت باسێکی ڕەمەزانی پێشترم بۆ بکە کە خۆت نان و چێشتە کرد و چوار دەورێ قەرەباڵغ بوو مناڵەکان لە ماڵ وڵا کچەکانم نەداوش ئەو کاتێ خەرجی کاتم بە تاقی بێ کە جنانێ کروی ئەوارە دانیشتم تری حاضر تێگاتەش نانە نەکرد ئەرەوانە کرد ئەرێ وڵای دی پیاوە بوو پیاوەش بۆ تاقی ئەزیدەکانی ئێوەم جەماعەتە و ئیتر دانیشتم لێ ناو کڕۆبووکی خۆماوە ئەمە چەندەوە گەنجیم لە خۆی خۆی ڕۆ نییە چەند ساڵە کە هاوسە چارێکە ڕێبات حەمیم کەونەش بردی بیزیا بێت زیاتریش زیاتر ئەو کاتە حیوان و شتان هەبوو کشت و کاڵ و شتانە وڵا بڕێ قەتا بکەوت لە هەناتەکەی من کەوێ بڕێ وڵاخی دایکە گیانم لامان عەفوو بێ دایکم تەنەماوە ڕاخانی بدو فرشتی بەشی خۆشمە ماڵ لە باریکە بوو پیاوەکە فرشتی ئەو بێر دەتشۆرە تاو ئەرەوەتان هەبوو خەریکی ئەوانە ئەرێوەڵا گەڕ ماڵین و ئەرێوەڵا مەشکەشەندون و ئەرێوەڵا تەستەنانی قەی و بەس کاتەی گەنجی و دڵشم خۆش و گل و گۆشتنەیە بووم گەنج و ئەتێر ئەو کات نەما باوم ئێسەش جوان یەخوا لە هادوو چاو ماشەڵا لە تۆ ئێستا پیر بوون پێم دەڵێن خاڵۆ بەرتریش ئەدەم نام بەگاوە قوربانی یەخوا لە ساغ بێدایە گیانەوە تەسبیحاتەکەن کورە خوانەکە من بە قوربانە بەندای نەوەڵا بە قوربان بەدەستەوە جوانە بە قوربانە زۆر زۆر جوان ئەمە جاران بەهینیش دروستیانە کرد بە قەزوان و ئەوانەوەڵا بە قوربانە بم بۆ شوانێکی لێرامەیە بڕۆم بۆ لای قسەی لەگەڵا بکەم بزانم چیەکەن وە لە کێواتونەتە دەرەوە سڵاو سڵاو لە توشدا دەنگ و باس بە قوربان دەسمان باشی یەخوا خێر بێ ئەحواڵە دەنگ و باسی گردەناز وەڵا لە خاوە زای خۆشە خۆشە ئارەوەڵا لە کێواتیتە دەرەوە وەڵا لە سەعات 12 سعات 12 ئارەوەڵا ئێستا بە دووەج بە حیوانەکانە هێنن بەڵێ وەڵا ئیسراحەت دێنەوە یەک دوایە لەوە ڕژنێنی وەڕوا ناوێن و ڕۆنان بن نانانە لەکوێیان لەوەڕێنن وەڵا هەر لەم ناوە هەر لە مەرعەکانە خۆشە شوانی کردن ئارەوەڵا بۆچی خۆشە وەڵی تااقەت و لێ بێ خۆش جاران شوان کە ڕۆژ ڕادوویەکی لەگەڵ خۆیان برد بۆ خۆی لەو دەشتە گوی لە ڕادیۆگرێسەوە چیەکەن خەریکی مۆبایل ئارەوەڵا شوانەکانش لێ بۆ خۆیان خەریکی مۆبایل ئارەوەڵای سف ئەمە لاتە کەس تااقەتی لە ڕادیۆشتنی چاودێریکردنی مەڕ خۆشترە یاخۆت مانگا و بزن و ئەوانە جیاوازیان هەیە ئارەوەڵا وەڵام مەڕخۆش مەڕ فەقیرە کورە بەخوا مەڕخۆش ئەوانی کە چۆنن وەڵای بۆچی ئزعاجن کورە ناوێسن هەر ئاڕۆن هەر ڕاکەین ئارەوەڵا بەس مەڕەکە خۆشە مەڕەکە وێسیوە دیارە خۆ دانیش
چەند ساڵە شوانیەکەیت؟ وڵا دەوری سێ چوار ساڵە گوێ شوانم ئارەوەڵا 4 ساڵە ینی واز لە خوێندن هێنا و شوانیەکەی بەڵێ وڵی ئەمە چاکە بەخوا ئارەوەڵا وردەوردەیتر ڕای لەگەڵ ئیشەکەشە ئارەوەڵا ڕاتم لەگەڵێ ڕاهاتی لەگەڵ بەڵێ چەندێ دووریانە خەنەوە لە وەرزەکانی کە ئاژەڵەکانی ینی ئێساوە نزیکی گوندەکەتانە بەس لە وەرزەکانی کەیان من بۆ لە هاوێنا دوورێ خین ئەوێن بۆ ئەو دەشت دوورەکەونەوە وڵاوەنش دوور ناکەن ویترەوە دەشتەکانە لەو ناوە تەلی بۆکەین لەو عرزانە ینی ئەو کاتە شەریان خەنە شوێنێکی دیاریکراوە ینی پەرژ بڵاو نابنەوە بە شوێنی دوورە نەخێر تراوە وانە بووانە نا ئارەوەڵا چۆن بجاران جارانی شار چۆن وڵا جاران هەر وەگویسەوە هەر چۆن جارانی شارەمان بەو دەشت دووری ناخێن ینی بۆم لاولا گردە نازە دووری خین و نایبێنە دەروی گوندەکەی خۆ نەخێر نەوەڵا هەر لای ماڵە جاران ئەچون بۆ شاخ و ئەوانە شوان نەوەڵا لە بەهاران هایێت لە مەرجە من مەبەستم ئەوەڵم کەیان بن بۆ شاخ وڵایتم مدەیەکی تر جەو خۆشی کرد دێگەری جەو خۆشکری تر ئەیوەی ئەو کاتە لە وەرزیاترە بۆی ئەو کاتیان تر لەبەرە و شاخە باڵێ ئارەوەڵا چەند سەرمەڕ ئەبەی بۆ ئەوێت و ئەتوانی چەند چاودێری چەند سەرمەڕ بکەیت وڵایەتەوە دەست خۆت تۆ نەچەنە تۆ خۆت چەند نەتوانی من خۆمەگو خۆم وڵا 200 سەر هەردوو سەر توانێت ئارەوەڵا ئەگەر لە 200 تێپەرکە ئەبێ خەڵکی کرد لەگەڵا بەیات چی ئەەکەیت ئەوێ خەڵکی تر و لەگەڵاوی تر چار ناکرێ ڕاکە بڵاوەکە خەو تەنیای بوو چار ناکرێت بۆ بە مەراقم زۆر حەزەکەم بزانم ئەو بۆچی کاتێ شوان ئەڕاتە دەرەوە لەگەڵ مەڕەکانیا هەمیشە یا سەگێک یا دوانی لەگەڵایەوە گوێدرێژێکیشی پێەیە وڵی سە من وەگو خۆم سەگ بێرە مەگەر بۆ حەزم حالی بێرمێ نا سەگمان بۆچی هەر بەگشتی ئەیبینیت کە ڕانەمەڕەکە ناڕوا سەگێکیش بەتەنیشتیان و گوێدرێژێکیش ڕوا ئەوە گوێدرێژەکە خەر پێویستێتی بۆ ئاو چای و کۆڵۆش هەیە نیوەڕوان نات و گوێدرێژی گەرەکە لەو دەشتانانی تێخوا بەس سەگەکەش وڵا هەیەتر بۆ چاودێری حیوانەکانێتی و هێشی حەزیالی ئارەوەڵە هیچ هینێکی نییە شتێکی تایبەت نییە وڵا بۆ یەکێوێ لەو شاخاوی بۆ یەکێکوێ لەو شایسە بۆ یەکێکی وەکو ئێمە نەوەڵای ئێمە سەگمان ناوی ئێمە هەرای لەم ناوە خوا لە ساغ بێت مانوو نەبیت دەستە خۆش بێخوا دەست خۆش. والله رفتم بلاي كابراي موليده چی بۆ لای کابرای مۆریدەکە دەی بۆم بێنن پارەکەم با ماوتان تاریک نەکەم ئادی چی وێ نازام چەندان بۆ هاتوێتەوە پارە ئەی ماڵم چەندان بۆ هاتوێتەوە سیانزە چەند جوانیش نی نووسیوە 12 یا سیانزەیە سیانزێ سۆری شەمە چەندم پێتان هەیە والله دوم پێ بەخوا لەوە چە کارەبای ڕێسیتان هەر نەبێ بووێ مەمەک پارێتان بۆ هاتوێتەوە والله ئەمە خۆتانە بێ بڕۆن بووی یا خۆیە بووی والله خۆمانە ڕێن بۆ لای بزانمە شەرمان بواتە تۆ پارەی موليده هەر بووی بزانین چەندان بۆ هاتوێتەوە پاری پێ نایەن یعنی بەس بزان چەندان بۆ هاتوێتەوە بارە والله پارەشم پێدین لە پۆلی چەند رفتم پارەم بۆ والله یاخۆ ئەو دەسانە و خۆش بێت چی پارە بۆ برد هەر والله هاتیتەوە لە مەکتەب هەر والله ئەمە تۆ زێگاتمە تۆ پۆلی چەندی وتر شەش لە پۆلی شەشی ئەی ناو چییە ئەنەس ئەنەس کە خۆشە ناوەکە و یانی چی ئەنەس نازانم بڵێم چی نازانی ینی چی ئەنەسی کوڕی مالیک ئەی ئافەر من ویستمەوە پێ بڵم جار بابزام خۆی نی بیستووە بەڕۆڵە زیرەکی لە مەکتەب ئەنەس هەر والله دەنگ باسی لەگەڵ ڕەمەزانە والله عیب نییە ئەی بنیە بە ڕۆژوشەبی هەر والله یەخوا دەسە خۆش بێ خۆی گەورە لێو قبول کات خۆشوی دەنگ باسی گردە نازێ خۆشە هەر والله خۆشە خۆشە هەر والله زانی و من هاتووم بۆ ئێرە والله لەو سەرهاتم بینیمی منە بینی هەر والله حەزەکرد قسەم بۆ بکەی هەر والله حەزم کرد حەزەکرد قسەم بۆ بکەی هەر قوربانە بم ئەی چەند تەلەبەن لە پۆلا چەند ڕەفیقی هەیە کوڕەکان حوتە لە بین و کچەکانیش وا بزانم یانزە کچن یانزە کچن ئیتەوە لە مەکتەب بەچیەوە مەشغوڵە بنیاریەکەن بێکەوە لا کاتینەوە لە مەتکەب لە ماڵە دانیشین و سی تەلەڤیزیۆنەکەین و تیم بۆ مزگەوت و هەرۆڵە هەروانەیە یەخوا لەشی ساغ بێ ماڵێکەکەم چۆنی باشیە وڵات چەندێکە لە گردە نازی 10 ساڵ ساڵە لە گردە نازی خۆتان خەڵکی خوێن صلاح الدین سەلاحەدینەوە هاتون ئارە وڵا ئەی بوو نەڕۆشتنەوەی تر وڵا لێرە مرتاح و عیبی نییە و ئەمن و ئامان و هەمی گشتی لێرە حازرە من فەلاحی لێرەی خەڵکی ئێرە چۆنن لەگەڵتان وڵا عیبی نییە هەمووی ئەهلی جمع و جماعات و مسلمانە و
لەگەڵ ئێوەیە چۆن باشن لەگەڵتانە ئەرە وەڵا عیبی نییە یەن بۆ لاتان یەن بۆ ماڵتان یعنی شۆن یەن بۆ ماڵتان سەردان یەکترەکەن الحەمدولله ئەی بۆیە ڕاهاتون لێرەیت ناڕۆنەوە بەخواتێن ڕۆژانە چێکی لێرە الحەمدولله گیشتە حازر الحەمدولله ئیشی چێکی زەراعەتەکەی فەلاحەت بڵێ باینجان و کوولەکە و تەماتە و بیبەر و ئەوە ئەرە وەڵا یاخوا لەش ساغ بێ دەستە خۆش بێ یاخوا دەست خۆش دەنگ باسی ماڵ و مناڵ باشە حەمدو سەنا باشە لەگەڵ ڕەمەزانە ئەوە هەفتەیەکیمان بەڕێ کرد وەڵاشکرد لەخوا بەجا حەمدو سەنا باز بۆ لەخوا بەجا ڕەمەزان لە گردە نازێ چۆنە وەڵایی بەعام باش هەروەڵا لەخوا بەجا حەمدو سەنا بەخوا گردە نازێ مەشغوڵن وەڵا هەر بە کاسبی و فەلاعەت و بەچێوە مەشغوڵ وەڵا خۆم ساقی تەکسیم وا لەش ساغ دەنازێ زۆر گەورەیە ینی نزیکە بێتەوە لەوەی کە ببێتە ناحەیەکیش خەڵکەکەی چۆن پێ وەڵایی ئەو پێکەوە ژیانەی لەم دیا هەیە لە هیچ شوێنێکی تران نەم دیە چونکە ئەم دیە فرە تایفەیە هەموو تایفەوە عەشەت و بنەماڵەکانی تایە شکول لەخوا بەجای ئەڵێ لەبەری باوکێکین ئەوە تەباو گونجایتان باقەوەتە لەخوا بەجای ئەهلێکی چاک ئەهلێکی پێکەوە ژیان ئەهلێکی بسڵمان لەخوا بەجای ئەحمەد گوزاری شتان باشە وەڵایی نیمچە باشێخە باش نییە بەس نیمچە باشێخە باجێکمان بۆ کرا بەڵام سە پرۆژەی ئاوەڕۆمان بۆ کراوە لەسەر بوجەی بەڕێز کاگنێکی سەرۆکی هەرێمی کوردستان بوجەغە لە نیوە چڵاوە ساوە ئەوە چەند ساڵە ئەوە بەلو ئاخێ و تەنکێغی ئاوەکانمان بڕا ئاوی خواردنەوەمان نییە ئاوی ژێزەویە خۆینەوە ینی خۆتان بیرتانێ ئاوی خواردنەوە نایەتە ماڵک ناوەڵە ئاوی خواردنەوە ئەوت حوزەکان هەمووی بە نیوە چڵەوە جادەکانمانە بڵێن پرۆژەی ئاوەکەی ژێر زەوی کرا پرۆژەی ئاوەکەی تاو نەبوو چیمەتوی ناو کۆڵانەکانمان تاو نەبووە ئەوە تقریبن لە 2015 ئاوایە باسیەوە بۆ بکە ئەگەر ئەوانەی کە بیریان نییە ئەی چی بکەن بۆ ئاوی خۆ وەڵایی لە دراوسێخانیان دراوسەکانیان ئەم جیازە داتە جیازمان بەکارێنانە زۆر جاچین بۆ ڕیشیان بۆ خورماڵ بۆ سیسایق بۆ ئاوی ئەوانەی کە کلۆری تایکە پاکن بۆ خواردنەوە بۆ خواردنەوە چین لێ ئاومانە هێ هەموو ڕێگێت ئامڕی بۆ ئاوی خواردنەوە لاشەمیلا هەمووی ماڵەوانەی ماڵیشان کە سیارنەوە فەقیرە بۆ سیاریان بەکرێت گتایە بۆ سیسایقیان بۆ خورماڵیان بۆ چاوگی ڕیشێن لێ ئاویان بە هاودای بۆ خواردنەوە داواتان نەکرۆ بۆتان بکرێ پرۆژ وەڵایی زۆر داوامان کردووە لە قایم قامێت لە لەقی دوانزەی بەڕێز لە لە حکومت داوامان کردو بەڵە چوینەتە قایم قامێتی دوسێ جا چوینەتە محافزەتی سلێمانی لیژنێ و پیاوی خەڵکی و ئاوای و ئەنجومەنەکانمان ڕۆشتون بەرەڵە داواکاریمان کردوڵێ لەسەر پرۆژەی پترۆڵە نازانم چییە لەسەر ئەوەیە جارێ ئەو وەساو نەخەوتەتە ئیش بکرێتە ئیش بۆتان چاخەخین ئەوە تقریبن لە 2015 بی ئاوت ئەم جادانش خۆمان چاخمان کردو لەسەرتان چاو ڕێشتان خۆمان چۆ ڕێژمان کردو لەسەر ئەکی گوندەخەمان ئەی کارەباتان چۆنە وڵایی کارەبامە کوردستان دیارێتە چۆن بێ ئێمەش هەر ئایدی خراڵن بۆ نمونە کاربای گوندەکان جیاوازە کاتیان زیاتر ئێمە گوندەکان لە شارەکان باشترین تا حەدێ بەڵامی تر هەر کوردستانە یەک بەنامە یەک کارەبایە و بەنامەکەی دیارە خۆش بێ زۆر سپاس لە مزگەوت بوو کاگەرکان لە مزگەوتەکە بوو دەنگ باسی گردەناز وەڵا خۆشە لەخوا باشە ئەو لە مزگەوت بوون بەڵێ ئەرەوەڵا ژری نیۆڕۆتان کرد بەڵێ ئەرەوەڵا باسی ڕەمەزانی گردەنازێ وەڵا لەخوا بەزیاوێ خۆشە بچیەوە خەریکن وەڵا هەر بە کەسابەت و هەیە بە ئاژەڵداری و هەیە بەتر ڕەمەزانە بەچیەوە خۆتان مەشغوڵەکەن وەڵا هەر بە نوێژ و تەعات و ڕۆژ و ئێسایتر وەرزی کشت و کاڵوشتیش هاتووە نیە بەڵێ ئایتی وەختێت یارەوەڵا چیەکەن شەڵی چیتان هەیە وەڵا باینجانە و کوولەکەکەین و خەیار و بامیەوەی ترە شتانە گردەنازێش ژماری دانیشتوانەکەی زۆرن زیاتر بەچیەوە خەریکن وەڵا زیاتر هە بە فەلاحەتی و خەریکن معاشخۆری شتیا بەس زیاتر بە فەلاحەتی و خەریکن ئێرە چی بەناو بانگە زۆر وەڵا ئێرە باینجان باینجانی جوانتان هەیە بەڵێ یارەوەڵا لە مانگی چەنەوە دەست بە پێگەیشتنەکە باینجانی گردەنازێ لە مانگی چوارۆ لێ درێ بڵین لە مانگی 15 تا 25 تا مانگی 6 پێگە بڵێن ئەچنێتر ئەینێرین بۆ بازار بۆ بازن تا مانگی چەند باینجانتان هەیە وەڵا تا مانگی ئەگەر زوقم بێ لێ تا مانگی 11 ئەڕۆ
مانگی 11 بەنجانی گردەنازێ هەر ئەمێنێت بەڵێ یارەوەڵا ئەی بەنجانەکەی بۆ خواری و عێراقیش ڕۆی هەر بۆ بازارەکانی کوردستان وەڵا بە زۆری بۆ عەرەبەی بانی عەرەبنەی با هیچ ناگە بۆ کوردستانی بەس کەم سەرفێ لە کوردستانە ئێوەش کێشەی ساغبوونەوەی بەروبوومتان کێشەمان هەیەرەوەڵا بە تایبەتی ئەگەر عەرەبنەی با هیچ ناگا بەروبووم ئێمە گەرەوە نێنە و بەنجانە بەرنتر ئەمێنێت وەڵا ئەمێنێت و هیچ ناگە گیانمان بە عەرەبە بەنجانەکە چی لێ دروستەکەن خۆتان لە ماڵە خۆمان هەمانە لەوە چ منەوە بخۆم لەوە چێ چوار چێکی لێ نەخۆمەداتەوە بێت وەڵا ئیتر ئاوە حەزوو لە بەنجان نییە حەزم نییە دی بە سەر کەمکەمەی خۆین خۆمان کەمتری خۆنە ئەوەنە لە بەردەستانایە حەسان نییە شووتی و کاڵە و مەسەرەن تەمات و خەیار و ترە لە بەرەسمانایە ئەوە کەمە خۆین هین وای حەزی لێگە بە ڕەمەزانە زۆر حەز لە چیە خۆ وەڵا من لە خوار نابلین وەڵا ئایتە کوورە چێ خوادایی بەخوا بیان و گرە نەرچێ خوادای نییە حەستان لێ نەبێ نەیخۆن خۆت زۆر حەز لە چیە حەزەکەی واران زیاتر چی بۆلێنە وەڵا ئێواران من حەزم بۆ مەتایبەی لە شتەی فاسۆلیا و ئەوانەیە کەم من حەزمان لە فاسۆلیانی وەڵا محمد سلام عليك السلام بخير بني دنگو باس كلا باكتكم بخير بني اخو قربانه بم دنگو باسي ايوا والله دنگو باسي ما باش شكون الاخوان شا دنگو باسي رمضان شكون هم بروج رمضان كي خوش ما شاء الله خوش باراني شو رمضان كي خوش وخلقيش تبعي باشي هي لنا هاويا هم يواري خواردن دروسكين لمزقوتك متان بيكوا مال ومنال هم يتيدي خواردني خوش دروسكين ئەوایی شکر باشە کۆبنەوە والله کۆبوونەوە باشە کۆمەڵایەتی ما باشە لەگەڵ لێک شکر لەخوا بە زیابێ خوا لەشتان ساق بە جاران لە گەرمایە بوو ڕەمەزان چیتانە من لەگەڵ باوکم مناڵم ڕۆشتین بۆ دەشە باوکم ئەو نەگەرمەوە خاچی خستنەوە ئاوەکە و ئاوێکەوە سەری خۆیە ڕەمەزان ماگەی ئێستا پێیان کە حێکی نەگەرەکە نەگەرم ئارە بەخوا چلە یاوین و چیتانە کرد لەو دەشتە بژاریانە کرد و ئاویانەدا و پاچە کۆڵەیانە کرد و خەرکی فەلاعەت و زەراعەتم بەس شکر لەخوا بە زیاوێ هیچ نییە ئیتر پێیان و خۆش و وەزع باشە و خەڵک دڵی خۆشە و خەومایەتی و خزمایەتی و بەرایەتی و تەبایی زۆر باشە لە گردەنازە ئەی دەست خۆشی و بە خێرتانەکەم بێەوە بینی کاکەکان ئەنجومەنی گوندی گردەنازەیە ئەلبەتە گردەنازەی تر خەریکە لە گوند تێپەڕە بێت و ئەبێتە ناحیەکی بچووک سلااو لێ بێت کاگەکان سلام بەخێر بەنیا باستان بە ناسیمتان باندنتان بەخێر بن سەر چاوەکان باسی ئەنجومەنی وڵی تەمە ناڕقارێکی قورسە بەرەوەڵە دیەکەی زۆر بێت زیاتر ئەرگوی لەسرە ئێمەش بەتوانێت بە گوێری توانای خۆمانە جوڵین لەگەڵ هێنا زیاتر ئەرکەکانی ئێوە چین چیەکەن بۆیان وڵی زیاتر ئەگەر کێشەیەکی بینی عرزەیە کێشەیەکی دوو دراوسێ یا پشگیریەک یا بۆ کارێکی خێری تر ئێمەش بکۆن زیاتر ئەچین نامەسەر ئێستا دانیشتوانی گردەنازە چەندێکە بن وڵات تقریبن 1300 تا 400 تا 400 نەپەر قوتابخانی لێ بەڵێ دوو لێ سانەوی و ئیتیدایی لێ سەرەتایی و پۆل 1 تا 6 لە 7 تا 10 هین 12 لە 12 چون بە گامشتە چن بۆیە ئێستا خەڵکی گرفتی ئەویان هەبوو ئاوی خواردنەوەی ماڵان نییە هەرکەس بیری نەبێت ئاوی خواردنەوەشی نییە چیتان کرۆ بوویم کێشیان چارەسەر وڵی زۆر هەوڵمانداوە لەلایەن کاکە هەموو لەلایەن مەلا بەختیارۆ
لەگەڵ چەند پیاوێکی ڕیسپیا چەند دائیرەیەک و ئەم لاولا گەڕاوین هەر جارێ لەبەر ئەوەی کەوا ئەو کاتە شەڕی داعاش بوو ئیتر کابرایی مقاول ئەڵێ کاکە حکومت پارێکی زۆری لایە و منیش پارەم لێ چاکیکەم. داواتان لە حکومت نەکرۆتان چاکرێ بۆچی بە کەسایەتی ئەڵێن بۆ بە حکومت ناڵێن بۆتان بە حکومت لە هەموو شوێنە گەڕاین ئەڵەن جارێ پارە نییە. لەو خزمەت گوزارە چی کەتان نییە لێرە؟ وڵای خزمەت گوزاری هەرە تەنها ئەم پرۆژێکی خچاک بوو ئاو ئاوەڕۆ کۆنکرێت و شۆسە بۆی دەرچوو بوو پارێکی زۆری بۆ دەرچوو بوو بەس دەبەر ئەم شەڕی داعاش و گیر و گرفتەی تر کابرای مقاول چۆڵی کڕۆی بازێ شتی ماوە لێرا و ئیتر ڕۆشت. خەڵکەکەی بەچیەوە مەشغوڵن گردەنازێ؟ وەڵای خەڵەکەی کەمێ ئاژەڵداری ئەکەن بەڵام بە زۆری تر موچە خۆرمان هەیە و زەراعەت و کشت و کاڵ و ئەم شتانەمان بە زۆری خەریەوەین. زیاتر پشتان بە کشت و کاڵ بەستوە لێرە ئەوتان باشەوە پشتان بە پشت و کاڵ زابێرەوەڵا ئەومان باش. سەرچاوی ئەوتان کوێیە؟ سەرچاوی ئەومان ڕیشیەنە لەبێ ئاوێکەیە بۆ ئێمەیەت تقریبا لەوانێ بڵێم 200 پەلاعێ 150 پەلاعی سیپادەی لەکە. بە ڕەمەزانە بەرنامەی گوندەکەتان چی لێ بەسەریا چۆنە بەیەکەوە ئاچن بۆ مزگەوت بەیەکەوە لەیلەتول قەدردانی شەوەکان بەڕێیەکان؟ وڵا دەخوا بەزیاوێ بۆ خەزێ ئەوە هەمومان یعنی ئێمە دوو مزگەوتمانێت ئەمە ئەم مزگەوتە زۆر گەورەیە ئەوەش مزگەوتێکی بچووکە ئیتر بینیم نووسرا بە مزگەوتی گەوری. بەڵێ ئیتر ئارەوەڵا لەوانێ بڵێم لە مناڵی 10 ساڵی وەیەت بە ڕۆژوە بێ تەراوی حەکاو لەوێ لە مزگەوت ئامێن. باز لەوە ئاکرا هەموو ئێوارێکی مانگی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتانی ئێوەیە سوب و خورما و ئەوانە حازر ئەکرێت هەر کەسێ ڕێبوار بێت خەڵکی گوند بێت لێ بڵێ وایە جەماعەتی خێرخواز پارە کۆکەن و کاک بەکرێ لە تەباخە هەر خۆشی پێشمەرگە ئیتر وڵات چاکێکا و ئیتر کۆمەڵێک گەنج لەگەڵە سەرپەرشتیەکە هەر کەسێکیش لێرەوە بێت دێت بۆ سوب خواردن بۆ خورما بۆ کراوەیە لەخوا هەردوو مزگەوتە کارەوە لەشتان ساغتاری تیاکرێت چەندها ویستم پرسیاری ئەو بکەم ئیفتاریشتان هەیە بێ؟ بەڵێ هەرەوەڵا ئیسا لەوانەیە ئەم لەم مانگا دوو کەس وعدەندا ئەفتارکەن بە دوو ڕۆژ دوو ئێوار. کاگەرکان گردەنازە لە کێوە ئاوەدان کراوەتەوە؟ وەڵی گردەنازە تەقریبن لە 30 ئاوەدان کراوەتەوە 1930 خەلیفە حەمۆمین خواعافیکە پیاوە چاک بوو ئەو ئاوانی کردویتر ئەم قەوم و کەس و کارە هەمووی پێیوە نیشت و گەورە بوو. لە دوای ئەوە ئیتر شکور تووشی ڕاگواستن و ئەوانە نەبوون بە هەشتا ڕووخا لێرە بردیان بۆ ئۆردوگای باریک تەخت بۆ ئەم دێ لە هەشتا تا بە یەکجاری تەخت بەڵێ دووبارە کێ چ کاتێک نۆژان کرایەوە و دووبارە لە ئینتی بازەکاتر خەڵگەمەی هاتوو وردە خەڵکی بەڵێتر ئەقا دەرچووتە خەڵ ئەقاری ڕاکێشا و خانی کردووە. هەستەکەم ئەم گوندەی ئێوە زیاتر گەنجەکانتان هەر لە ناو گوندەکەیان مێنەوە کە هاوسەرگیریەکەن بۆی ئاوا قەرەباڵخە. وەڵی هەشمانە ئەڕوا بۆ سەیسایق بۆ سلێمانی ئیتر بە زۆری هەیە مەسەلەن دووسێ کوڕیە ژنیێنێ ئەی ئەرزش گرانە شارەکانە هە لەیلا حوشەکەی تۆزە گەورەیەتی بەش بەشێکە. بەسی حوشەی گەورە و کریستم پرسیالێکم بڵم ئەم هەموو حوشەیەتان هەیە بۆچی ئەو ماڵە بچووکە لەو سەرەوە دروستەکەن و حوشەیەکی گەورە و حوشەتان بۆ چیە؟ وەڵا حوشەی تر بۆ هینە یعنی هەیە حیوانداری تیاکە هەیە ئیکا بە کشت و کاڵ هەیە بەشبەشێکا بۆ کوڕەکان. زۆر ماشەڵڵا حوشەتان گەورەیە. من خۆ سەعاتە مەکینەیەکە بە حوشە کە تەقەیان لە دەرگا گوێتان لێ نە وەڵای تر جاجا مناڵەزانی ئەڵم سەوتی ئەو تەقی دەرگایان ناگابێ مەگەر بڕۆی تا بەردەم دەرگای مەدخەلەکان ئارەوەڵا ئەوەنە ماشەڵڵا حوشەکانتان گەورەیە. نەریتێکی زۆر جوان هەیە لە ناو گوندی گردەنازیە و بە تایبەتیش لە نێو مزگەوتی گەورەی گوندەکەیە. ئەویش ئێواران شۆربایەکی تایبەت لە نێو ئەم مزگەوتەیە دروست دەکرێت
دەدرێت بەو کەسانەی کێنە نێو مزگەوت و هەر ڕێبوارێک هەر کەسێکی دیکە بێوێت سەردانی مزگەوت بکات لەم شۆربە تایبەتە خود لەم سوبە تایبەتە خوات کە لەنێ ئەو مزگەوتەیە دروستەکرێ ئەمە هەتاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێک کەسێک گێتە ئێرە کە دانیشتوی گوندەکەیە لەوێ ئەم شۆربایە دروستەکات من ئەمەوێ بچمە لای خۆیەوە چونکە ئێستا سەرقاڵی ئامادەکردنیەتی تر لە دوای بانگی عەسرەوە دەست پێکات چونکە زۆر دروستەکات لە منجەڵێکی زۆر گەورەیە سەرقاڵی دروستکردنیە بێت بەم شێوەیە دەسەکات بە ئامادەکردنی سڵاو لێ بێت لەش یاخوانو نەبی ڕەمەزانە سوب دروستەکەی بۆ ئەو هەمووان نوێشخانەی کێنێ سەلامت بڕسوبی زۆر سپاسی ئەوش بەخێر بن تاوکو چەندی ڕەمەزان ئێوە بەم شێوەیە هەموو ئێوارەیەک سوب دروست سەرەتا بە ناوی خۆی گەورە و میرەوان ئێمە هەر لە سەرەتای یەکەم ڕۆژی ڕەمەزانی مانگی پیرۆزەوە دەست پێکەین تا کۆتای ڕەمەزان دروستەکەن ئەمە چۆن دروستە بەڵێ ئەمە سوبی نیسک دروستەکەین سەرەتاکەی ئابم شێوازەیە ئەگەر کاکە بێتە پێشەوە دووگی بەرخە لەگەڵ پیازە جوان بۆ یەخرچێنین دوایش نیسکەکەی تێەکەین و لەگەڵ یا سوورەکەینەوە بۆن و بەرامەیەکی زۆر خۆشیە بوو لە دەرەوە هاتم ئیتر نازان من بە ڕۆژ بوومی هەر تاموچێژی هەروایە دڵنیا بوو ئیشەڵا ئێوارش لێ خۆی دوایە نیسکەکەی تێ بەڵێ ئێستا حالێ نیسکەکەی تێەکەم تریشی تێکی نیسکەکەی تێەکەم هەندێک بەهاراتی تایبەت هەیە ئەویشی تێەکەم تر تامی خۆشەکە مهنەیە پێمانەڵی ئێمە بەڵێ سڕی مهنەکەیە پێمانەڵی بڕوا بکە هیچی تیانی ئەوەیە بە چاوی خۆتان بەهاراتەکە واللهی ناوی بەهاراتەکەم لە بیر نییە بەڵام بەهاراتێکەکەی کڕینەر 5-6 ئەتێکە بۆ ناو ئەم سوبە بوو هەموو شتێک ئێمەش بوو ئەمە بەکاری دێن شێفی یان هەر خۆت حەز لەمەیە بیکەیت بۆ مز ناڵێم شێفم بەس سوکە شێفێکم بەڵام ئەوەی مدەی چەند ساڵە هەر بەردەوام کارت چێ بێجگەلە من خۆمکاری من پێشمەرگەم دیفاع لێکەری خاکی پیرۆزی کوردستانی دڵخۆش ناوە بینی ناو مزگەوت خەرە باڵخە ئەم ئەفتارە جوانە ڕێگەخرێت وەڵایم زۆر زۆر دڵخۆشین سپاس بۆ خوا ئێمە هەموو ساڵی هەروین دەستی ئەو گەنجە بەڕێزانە خۆش بێ زۆر خۆشە و گوندەکەمان و شاوکاریانن ئێوارە وەڵایمە شاوکاریان بەس ئەوان زیادە ئەرکەکە لەسەر شانێوانە ئەمە هەر بۆ خۆتانە یا ڕێبوار شتیرە گەربێ بم ناوەیە پێ وەڵای ڕێبوار بێت ئەوە هەل لە خزمەت یانە بێ بۆ ماڵەکانیشمان دەرگامان کراوەیە ماڵتان ناوا بێ لە بەیانیەوە بینیمان زانیمان لەوە زیاتر لە خزمەتانە هەج ڕێبوارێ هەر کەسێک لەم گوندا بێ ئێمە دەرگامان کراوە بێ لەشتان ساغ بێ بەچیەوە مەشغوڵ بوون ئەمڕۆ تا ئەو کاتا ئیترەوە نزیک بووینەتەوە لە بانکی مەغریب وەڵای ئێمە ئیسا بارانێ نا هەمی لەخوا بەزیای باخ و عەرزوشتی هەیە تر مەخژوڵی باخ و کەسابەتی خۆیەتی و ئێوارانیشی تریێتەوە بۆ مزگەوت بۆ کاتی بەربان پرۆگرامی ئەمجارەی ڕەمەزانی گوندەکانم لە گوندی گردەنازێ کۆتایی پێهێنا ئەم گوندە پڕ بوو لە جوانی و پێکەوە ژیان لەم گوندەیە هەمووان پێکەوە لە کاتژمێر 4 بەدواوە دێنە نێو مزگەوت بۆ ئەوەی کە سوبێکی خۆش یاخود شۆربایەکی خۆش ئامادە بکەن بۆ نوێشخانانی دێنە ئێرە و بەربانگ دەکەنەوە لێرە جگەلەوەش خورما و شیرینی دیکە و ئاو لە چاوەڕوانی بانگدان تاوەکو بەرنمەیەکی دیکە و گوندێکی دیکە لەم هەرێمی کوردستانە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم و ڕۆژوو تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قوبوڵ بێت.